ڕۆژ بە ڕۆژ نرخی دۆلار ڕووی لە بەرزبوونەوەی زیاترە. هاوشانی دۆلار، نرخی کاڵا و شتومەک و پێداویستەکانی ڕۆژانەی هاوڵاتیانیش ڕووی لە بەرزبوونەوەیە. زۆربەی کاڵاکانی هەرێمی کوردستان لە دەرەوە هاوردە دەکرێن. پارەی نەختینەییشیان بە دۆلار مامەڵەی پێوە دەکرێت. ئەمەش هۆکارێکە بۆ بەرزبوونەوەی نرخی کاڵاکان. لێرەشدا زیانمەندی سەرەکی هاوڵاتیانن. ئەڕۆی دۆن مەزدەوی کڕی لە فەلاحێک ئەلە بۆن دەوەرەقەیە پێنا لە بۆن دیناری عێراقیە یە توشکارە بۆن دەوەرەقەیە دێت چێکەی دینارەکە دێنی لە بازار دەکەی بە دۆلار. یعنی دیسان تو نەک بڵێ شتی پێوتای دەڕۆرە ئەوشتی ڕۆژانەشیت وەک خۆراک و ئاز و قۆشتی و ئەو هەموو زۆر بە دۆلارە ئەچی دەست عەلاگەکە کڕی ئەڵێ بۆن دۆلارە. یعنی پێشە کە بازار استقرار بوو قسێ بە دینارە کرا ئێستا قسە بە دینار هەر نەماوە ئەمە دۆلارەکەم بۆ بێنە ئەدا بۆیە ڕاستەوخۆ تاسێ سەر ژیانی هاوڵاتیان هەر کردووە. بەرزی و نزمی نرخی دۆلار لە بازاڕەکانی هەرێمی کوردستان کاریگەریەکەی هەر ئەوە بە ئاسانی بەسەر هاوڵاتیاندا تێناپەڕێت. لە دوو هەفتەی ڕابردوو بەهۆی بەرزی و نزمی نرخی دۆلار، نرخی کاڵا و پێداویستەکانی ژیانی ڕۆژانەی هاوڵاتیان بە شێوەیەکی بەرچاو ڕووی لا بەرزبوونەوە کردووە. فرۆشیارانی بازاری گەورەی هەولێر باز لەوە دەکەن بەهۆی ئەوەی لە کاتی هاوردەکردن و کڕینی کاڵاکان مامەڵە بە دۆلار دەکرێت، بۆیە بەرزبوونەوەی نرخی دۆلار ڕاستەوخۆ کاریگەری لەسەر کاڵا و پێداویستی ڕۆژانەی هاوڵاتیان هەیە. لە ماوەی هەفتەیە هەر کارتۆنە مەسەرەن 6 دەرزەنی 3000 4000 هاتە سەرێ. ئێکا گەران بوو ئەمەش گران دەکەین. دووەمین ئەمە 250مان هەیە و 500مان هەیە کە هەندە تشتەیە کە لە دەستەی کابرا دەیفرۆشت 1000 خێر بوو ئێستاکە هیچی خێر نییە دەی بکاتە 500 500یش کەس ناکڕی بە 500یەکان دەبی بە 750 بدەی 750یەکان دەبی بە 1000 بدەی. هەموو بابەتەکان لەبەری بە دۆلار دێت لە دەرەی کوردستان و عێراق بابەتەکەش لەبەرەوەی دۆلارەکەش هەندێک فەرقی ئێستاکە سەموارەخەک 12000 فەرقە ئیزافی دەستە سەر موادەکە فقط. ئەمە ئێستا شیرمان هەیە لە 200 دلار لە 300 دلار لە 280 لە 200 دلار یعنی تقریبا کارتۆنێک فەرقی دۆلارەکەی 33-32 دینارە. بەر لە دوو هەفتە نرخی خۆراک و پێداویستەکان بەم شێوەیە بوو. یەک فەردە برنجی 30 کیلۆیی نرخەکەی 58000 دینار بوو، بەڵام ئێستا بەرز بۆتەوە بۆ 63000 دینار. 5 کیلۆ فاسولیا نرخەکەی 13000 دینار بوو، بەڵام ئێستا بۆ 15000 دینار بەرز بۆتەوە. یەک کارتۆن ڕۆنی زەیت نرخەکەی 50000 دینار بوو، ئێستا بۆ 54000 دینار بەرز بۆتەوە. یەک سێت دۆشاوی تەماتە نرخەکەی 30000 دینار بوو، بەڵام ئێستا بۆ 36000 دینار بەرز بۆتەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.